سەبارەت بە ئەو لافاوەی هەولێر ئێمە وێڕای پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی ئەو خانەوادان دەکەین کە بوونە قوربانی و لەخوای گەورەش داواکارین قەرەبووی ئەوانە بکاتەوە کە ئەو زیانە گەورانیان و ئەو خەسارە گەوریان لێ کەوتووە وەخوای تاالە شیفای ئەو نەخۆش و بریندارانش بدا کە لەم حادیسەیە بریندار بوون. ئێمە بەڕاستی بە پێویستی دەزانین لیژنەیەک لە لیژنەکانی پەرلەمان شارەوانی و لەگەڵ ئاوادانکردنەوە بەرهێنان ڕابسپێدرێن بۆ بە دوواداچوون و لێکۆڵینەوە و راپۆرتی ورد و بەجددی بەڕاستی باسی هۆکارەکان و زیانەکانی ئەم لافاوە بکرێ و پێشکەش بە سەرۆکایەتی پەرلەمان بکرێ و لە هەمان کاتدا ئێمە لەگەڵ ئەوەین ئەو بەرپرسانەی کە کەمتەرخەم بوون ئەو دەستگانەی کە کەمتەرخەم بوون سزا بدرێن. چونکە من بۆ خۆم کە سەردانی ئەو شوێنانەم کرد دوێنێ و هاوڵات بە شاهدی هاوڵاتیەکان خۆیان ڕێڕەوی ئاویان گۆڕیوە لە پێناوی کە هێندێک یەکەی نیشتەجێبوونیان دروست کردووە کە لە هەموو شار و شارۆچکەیەک لە هەموو دنیادا کاتێک باران زۆر بێ لافاو بێ ئاو ڕێڕەوی خۆی پێدا دەڕوە. کاتێک ئەم ڕێڕەوایان گرتووە ئەو ئاوەی کە لەم شارە نیشتەجێیان دوور خستۆتەوە بەڵام بەگشت ئەو خەڵکە فەقیر هەژاریاندا کردووە کە دەکرا بۆ معلوماتان دەکرا ئەو ڕێڕەوە قوڵتر بکرێ یەکەی نیشتەجێبوونەکەش زیانبار نەبێ و بەڕاستی ئەو لافاوەیەش بەسەر خەڵکی دارەت و دانەکەوێ. دەیانگوت تەنها 4 سەعاتی دەوێت شۆفەر ئیشی لێ بکە ئیشەکەی چاک دەکرد. ئەمە کەمتەرخەمی نییە، ڕاستە لافاو سروشتیە لە هەموو وڵاتێک ئەمە ڕوویداوە لە وڵات پێشکەوتەکانی جاروای زیانی زۆر گەورەی دەبێ بەڵام بەڕاستی یعنی واقعەکە دیارەکە کەمتەرخەمی هەیە. بۆیە ئێمە لەگەڵ سزادانی کەمتەرخەمانین و لەگەڵ ئەوەشین بەڕاستی قوربانیەکان قەرەبوو بکرێنەوە و دەست بەجێ بە حەقیقەت زیان لێکەوتوان قەرەبوو بکرێنەوە و ئێمە وەکو فراکسیۆنیش ئەوە داوامان کردووە کە بەڕسمی داوا دەکەین کە ئەو دوو لیژنانە ڕابسپێردرێن بۆ بە دوواداچوون و پێشکەشکردنی راپۆرت. تەوەرەی دووەم دواکەوتنی موسا واتە بواری ئابووری. دیارە هەمووتان دەزانن کە داهات هەموو ناگەڕێتەوە خەزانەی حکومەت بەناو خەزانەی حکومەت هەیە بنا لە ئەسڵدا بەڕاستی خەزانەی حیزبە. 4 مانگی پێشوو واتە مانگی 1 و 2 3 و 4 پێشوو 360 ملیار باز و ڕسومات هەبووە بەڵام ئێستا تەنها 160 ملیار هەیە واتە 200 ملیاری دیار نەماوە. لەکوێ ئەم 200 ملیارە؟ لە کاتێکدا باز و ڕسومات زیادی کردووە هەمیشە زیاد دەکا و لە خەڵکیش وەرگیراوە و بەردەوامی گەندەڵی و بە هەدەردانی سامانی گشتی و قاچاقسەتیش ئەوەش لە شوێنی خۆی بوەستێ و نەبوونی شەفافێت و ناڕوونی لە داراییدا و لە داهاتەکاندا داهاتی نەوت داهاتی ناوخۆ خاڵە سنووریەکان ئەمە کێشەیەکی گەورە بووە هەمیشە بەردەوام هەیە بەڕاستی یعنی کەس وەڵامی پێ نییە. وەزیری دارایی کوا راپۆرتی کوا قسەی لەو بارەوە کوا داتا و ئەرقامەکانی حکومەت کوا چی هەیە؟ تا ئێستا ئەمە بۆ 8 ساڵ دەچێت تا ئێستا یاسای بودجە نییە کە یاسای بودجە نەبێت لە هەموو دنیا دەواتە گەندەڵی واتە خراپ بەکارهێنانی دەسەڵات واتە دزی واتە بڕیاری سەربەخۆ چونکە ناتە پەرلەمان ڕێوشوێنی گونجای بۆ بگرێتە بەر ئەم داهاتە بە شێوەیەکی دادگەر بەسەر وەزارەت سێکرەکان دابەش بکە. ئەوە دواخستنی موسە ئەوە زیاتر لە 20 ڕۆژە حکومەت خەریکی دابەشکردنی موسەیە. حکومڕانی ئاوا دەکرێت خزمەتکردنی خەڵک ئاوا دەکرێت یعنی بەڕێوەبردننی وڵات ئاوایە. ئێمە گوتمانە بەڕاستی ئێستاش دێڵێنەوە ئێمە ئەم حکومەتە بەڕاستی بە شکست خواردوو دەزانی وەندەی توانیوە بەسەر قەیرانەکان دازاڵ بێ نەیتوانی و کێشەکان چارەسەر بکە. قەیرانی داراییمان هەیە، قەیرانی سیاسیمان هەیە، قەیرانی خزمەتگوزاریمان هەیە، قەیرانی یاسا سەروەر نەبوونمان هەیە، قەیرانی بەرتەسەکردنەوەی ئازادەکانمان هەیە، قەیرانی کێشە و گرفتەکانی کاکە خەڵک هەموو تووشی نەخۆشی دەرونی بووە. ئەنی ئێمە ڕاستە لەگەڵ کۆچکردن و بەجێهێشتنی وڵات نین بەڵام کاکەەوە فەرموو خەڵک بۆ وڵات بەجێ دێڵێ کەسێک هەیە ئەگەر ژیانی گونجاو بێ و دەرونی ئاسوودە بێ
ژیانی بگوزارێ وڵاتی خۆی خزمی خۆی خاچی خۆی دۆست و برادەرەکانی خۆی بەجێ بێڵێ ئێمە پرۆژەیەکمان پێشکەش کرد وەکو فراکسیۆنی کۆمەڵ کە داوامان کرد نابێ کۆمپانیاکان لە 125 زیاتر کرێکارەکانیان بیانی بێ پرۆژەمان پێشکەشی بەرز کراوەتەوە دوای یەک دوو مانگ کە حکوومەت تەماشایەکی پرۆژێکی باشە و ڕێک و پێکە و بارگەرانی دارایش حکوومەتیشی نییە ئەو کۆمپانیەکانە ئەوە حکوومەت یەک دیناری نادا لەولا سەرۆکی حکوومەت ئیعلانی کرد بە بڕیارماندا 125 نابێت زیاتر بن لە کۆمپانیەکان ئەوانەی کرێکاری بیانی بۆ دێکی دەستکەوتی خۆت بۆیان بۆگە پرۆژە یاسایەک بێ ئێستا پرۆژە یاسا بە یاسا بێ ئیجباریە کرێکاری دەتوان بێ شکایەت ئەگەر کۆمپانیایەک 125 زیاتر کرێکاری بیانی بێ